خۆکوشتنی دوو مامۆستا لە ماوەیەکی کەمدا ئەگەر بە هەر پاساوێک بێت لەم باردۆخەدا شیکردنەوەی زۆر هەڵدەگرێت، هەرچەندە لەوانەیە حاڵەتەکان وەک خۆکوشتنی هەر هاوڵاتیەکی ئاسایی بێت، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و خراپی باردۆخ و گوزەرانی ژیانی مامۆستا لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت. برایەکی ئەو مامۆستایە باس لەوە دەکات مامۆستا ئازاد لە ماڵەکەی خۆیدا لە سلێمانی بە فیشە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. دەشڵێت براکەی هیچ کێشەیەکی دەرونی نەبووە و ڕۆژانە دەوامی ئاسایی خۆی کردووە. مولی ئازاری نەبووە، ئیتر دەوامێکی ئەتیادی خۆی کردووە لە ڕووی مادیەوە لە هیچ ڕوویەکەوە هیچ کێشێکم کورتێکی نەبووە بەڕاستی، یعنی وەکو شتێکی کارەساتێکی وەکو سەدمەیەک بۆ هەموو خزمان و بۆ هەمومان هیچ شەیەک تەسەورمان نەکردووە بەو شێوەیە خۆی بکوژێت. هیچ بەرنامەیەک هیچ ڕۆژێک لە ڕۆژان هیچ کێشێکمان نەبووە، چەندەها دکتۆری کردووە، بەس تەنها کەسێکی بێورە بوو بۆ ئازار. کوشتنی مامۆستایەکی تریشمان بیست. سەبارەت بە ڕووداوەکان بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانی ڕایگەیاند لەم ماوەیەدا ئەوە دووهەم مامۆستایە خۆی دەکوژێ، ئەوەش زەنگێکە بۆ ئەوەی نەهێڵن چیتر ئەم حاڵەتە دووبارە بێتەوە. تایبەتی کە هاوکاتە لەگەڵ ئەو لە ئێستادا کە مامۆستایان بە شێوەیەکی گشتی داوای مافی خۆیانەکە لە مەسەلەی دابینکردنی موچە و پێدانی موچەی کە مافێکی ڕای خۆیانانی ئێمە ئەوە ڕەنگە بەسرێتەوە، بەڵام ئێمە ئەوەی کەلامە گرنگە کاریگەری لەسەر هاوڕەکانی کە لە قوتابخانەکە لەسەر خێزانەکەی لەسەر پەرۆدە بەڕێم هەر لە دەستدانی قوتابیەک مامۆستایەک فەرمانبەرێک لە کاتێکی ئێستا بۆ پەروەدە بێگومان کاریگەری لەسەر هەمومان هەیە. وتەبێژی پۆلیسی سلێمانی ئاماژەی بەوە کرد مامۆستاکە فیشەکێکی بەسەری خۆیەوە ناوە و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. دەشڵێت ئەو هەلومەرجە و باردۆخەی ئێستای هەرێمی کوردستان و نەبوونی موچە و کێشە کەڵەکەبووەکان هۆکارن بۆ ئەو ڕووداوانە. هەلومەرجی کێستا ئەم بارودۆخەنا لەبارەی کێستا دروست بووە بۆ خەڵک، ینی مەرجنی هەر مامۆستایانە سبینە گەنجێکیش خۆی بکوژێ ئەبێ ئێمە بیر لەوە بکەین و بارودۆخەکان زۆر ناخۆشە، نەبوونی موچە زۆر کاریگەری هەیە لەسەر تاک بە تاکی کۆمەڵ، تەنانەت لەسەر مناڵەکانی کە لە قوتابخانەشن کێشە کەڵەکە بۆکان خەڵک کرێچیە ئەچنە سەری بۆ پارە، خەڵک هەیە اقتیداری نییە بە سیارە بگرێ بۆ مناڵێکی بێ بۆ مەکتەب پارەی پاز نییە، ئەمانە هەموو هۆکان. مامۆستا ئازاد سەعیدی تەمەن 49 ساڵ لە ماڵەکەی خۆیدا لە شاری سلێمانی بە فیشەکی دەمانچە کۆتایی بە ژیانی خۆی هێنا و دوای مردنی نامەیەکی باجێ هێشتووە و داوای لێبوردنی کردووە لە ماڵ و منداڵەکەی و نووسیویەتی هیچ کەسێک تاوانبار نییە لەم کێشەیەدا، تەنها خۆم دەمەوێت کۆتایی بە ژیانی خۆم بهێنم. چیدی مامۆستا ئازاد لەم خوێندنگایەوە وانە بە خوێندکارەکان و منداڵانی ئەم خوێندنگایە ناڵێتەوە، بەڵام بۆ سەردەمانێکی زۆر بیرەوەریەکانی مامۆستا ئازاد و وانەوتنەوەکەی ئەو لە بیر و هزری ئەم خوێندکارانەدا بۆ هەمیشە دەمێنێتەوە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.